ئایا پێشتر گوێبیستی دەستەواژەی کارۆشی بوویت؟ دەستەواژەیەکی ژاپۆنیە و بەمانای مردن دێت بەهۆی کارکردنی زۆرەوە. ئەمە ئەو دەستەواژەیە کە وڵاتی یابان پێوەی دەناڵێنێت. ساڵانە هەزاران هاوڵاتی ئەو وڵاتە بە هۆکاری کاری زۆری تاقەت پڕۆکێنەوە دەمرن. ئەوان بەردەوام کار دەکەن. ئەمە ژوای کردووە خۆیان بیر بچێتەوە. بۆچی کارکردن هەموو ژیانی ژاپۆنیەکانی داگیر کردووە؟ بە جۆرێک کات بەسەربردن ژیانی کۆمەڵایەتی و مرۆیی هیچ بوونی نییە. تەنها کارکردن و کارکردن. چیرۆکەکە لە دوای جەنگی دووەمی جیهانەوە دەست پێ دەکات. کاتێک ئەو وڵاتە دەستی کرد بە بنیادنانی وڵاتەکەی، کۆمپانیەکان گرێبەستی هەتاهەتاییان لەگەڵ حکومە دواژۆ کرد لە بەرامبەر کارکردنێکی دوور و درێژ. ئەمە وای کرد کە خەڵکەکەی بەردەوام و زیاد لە پێویست کار بکەن. کاتێک بەسەر شەقامەکانی ئەو وڵاتەدا ڕێدەکەیت، وا دەزانیت ئەم خەڵکە ڕۆبۆتێکن و بەردەوام بە خێرایەکی لە ڕادەبەدەر کار دەکەن. ئەمە بووە هۆی ئەوەی لە ساڵی 2007 حکومەتی ئەو وڵاتە ڕای بگەێنێت بەهۆی کارکردنی بەردەوام و بێتاقەتی 2200 حاڵەتی خۆکوشتن تۆمار کراوە. کار بووە هۆی گۆشەگیری و خەمۆکی درێژخایەنی ژاپۆنیەکان. بە جۆرێک مانگانە 100 بۆ 200 کەس بەهۆی کاری زۆرەوە گیان لە دەست دەدەن. لە ئێستادا ئەو وڵاتە بە دوای چارەسەرێک دەگەڕێت و لە یەکەم هەوڵیشدا بڕیاردرا بەکردنەوەی یانەشاوانەکان لە کۆتایی هەفتەدا بە داشکانێکی زۆرەوە بۆ ئەوەی هاوڵاتیەکانی هان بدات کاتەکانیان لەوێ بەفی ڕۆ بدەن. جگە لەوەش لە ئێستادا وڵات سەرقاڵی ئەوەیە کە ڕۆژانی کارکردن لە هەفتەیەکدا بۆ 4 ڕۆژ کەم بکاتەوە. دوای ئەم هەوڵەش کۆمپانیای مایکرۆسۆفت بیرۆکەکەی تاقی کردەوە و سەرکەوتنی بەدەستهێنا. دوجار ژاپۆن هێزی خۆی بنیادنا و تەندروستی خەڵکەکەشی خستە مەترسیەکی گەورەوە کە تا ئێستا بۆی چارە نەکراوە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە: هیچ کات بووە خەون بەوەوە ببینید لە ژاپۆن ژیان بەسەربەریت؟